دیارە بەیانیەکی دوو ڕۆژی جیهانی باڵاپۆشانە. یارە بۆ ئافرەتی موسڵمان ئەوەیە هەموو سات و کاتێک هەموو ڕۆژێک و ڕۆژگارێک کە لە ماڵەکەی خۆیدا دەردەچێ دەبێ باڵاپۆش و پۆشتە بێ، دەبێ حیجابێکی جوان و شەرعی بکە، نەک لە ساڵێکا تەنها یەک ڕۆژ بێ، نەک لە ساڵێکا تەنها یەک جارێک بێ. جا لەم وتارەیەدا پەیامێکی کورت بۆ خوشکان و بۆ دایکانی خۆمان دەگەێنین. دینداری تەنها باڵاپۆشی نییە، باڵاپۆش بن، حیجاب پۆش بن، بەڵام بەوەندە لێی مەگەڕێن، چونکە دینداری تەنها یەک شت و دوو شت و دەشت نییە. لە دینداریدا ورد ببنەوە، بە دوایدا بچون، زیاتر و زۆرتر خۆتان لە ئیسلام و لە ئیمان شارەزاکەن. ئێمە دەبینین هێندێک ئافرەت هەندوو ڕۆژ دەبنە باڵاپۆش، هەفتەیەک نیقاب دەکەن دوایی فڕی دەدەن و دەبنە سفور. بۆ؟ چونکە دینداریەکەی سەرچێڵا نەگرتووە، چونکە تەنها سەرچوێکی لێگرتووە، لە دینداریدا قوڵ نەبۆتەوە، نەچۆتە نێو ناخ و نێو بنج و بنەوانی ئەم ئیسلامە و ئەم دینەیەدا. دەبێ ئافرەتی موسڵمان کە بڕیاری باڵاپۆشی دەدا و خوشکانمان، خێزانەکانمان، دایکانمان کاتێ باڵاپۆشن نابێت تەنها بە باڵاپۆشی لێگەڕێن، دەبێ هەوڵدەن لە ئیسلامەتی تێبگەن، خۆیان لە ئیسلامەتی شارەزاکەن و ئینجا کاتێ لە ئیسلامەتی تێگەیشتن تێیدا پێ بگەن، ئەو تێگەیشتنە لێیان ببێ بە حاڵێک، بۆی هیچ کەسێک گومانیان بۆ دروست نەکا، بۆ هیچ کەسێک ساردیان نەکاتەوە دوو ڕۆژ باڵاپۆش بن، 10 ڕۆژ